ئێمە وەکو بڕیارێکی سەروی خۆمان بەرەبرادی بەرگری شارستانی هەرێم هەموو هێزەکانمان لە حاڵەتی ئامادەباشیدا دەبن لە 6 مانگ تاوەکو 12 مانگ مەبەست لە کەواتە تاوەکو هەردوو پرۆسەکە دەنگدانی تایبەت و دەنگدانی کشتی تاوابێ مەبەستی بۆ پاراستنی هاوڵاتیان و سەرماڵی هاوڵاتیانە و پرۆسەکە بە جوانی بڕاتە ڕێوە. باشە لە بەردەم هەموو بنکەکانی دەنگدان ئەوها ئۆتۆمبیلێکدانێن لە هەموو قەزا و ناحیەکان ئەمڕۆ لە خەنداخلی قەزای کەلا 6 محەتەی دەنگدانەیە هەموو بنکەیەک ئۆتۆمبیلمان بۆ دابین کردووە و لە هەما لە قەزا و ناحیەکانی تریش بە هەمان شێوە. باشە هەبوو ساڵانی ڕابردوو هیچ حاڵەتێکی نەخوازرا و ڕووی دابێ بەو شێوەیە تا ئێستا ڕووی نەداوە. باشە ئێوە ئەمڕۆ ئۆتۆمبیلەکانتان هێناوەتە بەردەم بنکەکان ئایا لە کاتی بوونی حاڵەتی نەخوازرا و لە ناو شاردا بەشێوە ئۆتۆمبیلتان هەیە لە بنکەکانە کە فریای حاڵتە نەخوازراوەکانی ناو شار بکەون؟ بەڵێ ئێمە لە بنکەی بەرگری شارستانی گەرمیان 3 ئۆتۆمبیلی تر ئاکژێن و بە 3 مەفرەزەی تایبەت ئامادەی بۆ هەموو حاڵەتێکی نەخوازراو ئەگەر ڕوویدا و ئەگەر خوا نەخوازە حاڵەتەکەش گەورە بوو ڕوویدا هەموو ئۆتۆمبیلەکان ئەکشێنەوە چین بەسەر ڕووداوە. باشەواتە لە ڕۆژی هەڵبژاردننی گشتیش بە هەمان شێوە ئۆتۆمبیلتانە بێت لە بەردەم بنکەکانە بە هەمان شێوە ئەبێت بەڵام لە ڕۆژی دەنگدانی گشتی خۆ دەدەین محەتەکان زیاتر ئەبن دابشی بە پێی موقعی جغرافی دابشێکن.